لە مەراسیمێکدا لە قەزای دووبز یادی ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان بەرز و پیرۆز کرا کە ئەو ڕاپەڕینە لە ڕانی دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد. لە مەراسیمەکەدا پەیامی یەکێتی بۆ پێشمەگە دێرینەکانی سنوورەکە ڕوونکرایەوە و ڕۆڵی جەماوەر و پێشمەگە دێرینەکان لەسەر خستنی و ڕاپەڕینە بەر سەڵسەنگێنرا. گرتبوونەوەیەکمان ساز کرد بۆ هەر ئەم یادە پیرۆزە و گرتبوونەوەکەش کە لێرە تایبەتمان کردووە لە شارستکەی دووبز مەغزای خۆی هەیە و ئەو کاتە لەو پێشەوەی کە چەندێک هێزی پێشمەرگی کوردستان نزیک کەوتەوە لەم شارەیە لە سەروی 500 کەس زیاتر ڕەشبگیر کرا و دەست بەسەر کران بۆ ئەوەی کەوا ڕاپەڕین ڕوونەدا بەداخەوە هەموو شوێنەکان ڕزگار کران هێزی پێشمەرگە تەواو لێرە نزیک کەوتەوە بەڵام ئەو کاتە جارێکی ترێزەرەکانی عێراق داخل بوونەوە ئەم ناوچانە بەتایبەت ئێرە مایەوە. ئەمڕۆ لەم یادە پیرۆزدە ئێمە بۆیە کە ئەم گردبوونەوەمان لێرە کرد لەگەڵ پێشمەرگە دێرینەکانە. پێشمەگە دێرینەکانیش پەیامی پیرۆزبایی خۆیان بۆ یادی ڕاپەڕین دووپات کردەوە و ڕێیان گەیان داواکاریەوان لەو یادەدا باشکردنی دۆخ و گوزەرانی خەڵکی کوردستانە. داوا لە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە زیاتر چاوبژێڕنەوە بە ئیشوکارەکانی خۆیانە خزمەتی خەڵک زیاتر بکەن. ئەوە خەڵک ماندوو بووە، خەڵک شەیدی داوە لە پێناوی ئەم ڕۆژەیە و پێویستە زیاتر حکوومەتی هەرێم خزمەتی خەڵکەکە بکات و چاوی لە خەڵکی کوردستان بێت. بەڕاستی ئەوەی کە ملەتی کورد کردی بۆ ئەوەی کە پێشمەرگە کردی بۆ ئەوەی بە ئازادی بە سەربەرزی ببێنێتەوە و بە ئازادی بژێت. بەڵام بەداخەوە ئەو حکوومەتەی ئێمە کە دروستمان کردووە ئامانجەکانی ئێمەی نەپێکاوە. هەندێک شتەیە ڕاستەکەەوە ئێمە بە هەموو کەم و کوڕیەکەشەوە بە هەموو ئەو خەلەلانەی کە هەیە ئێستان ئێمە بە حکوومەتی خۆمان نەزانین و هەر ئەبێ پشتگیری لێ بکەین چکونەوە کیانێکە بۆ ملەتەکەمان و بۆ دوا ڕۆژینەوەکەمان دابین کراوە و هاتوۆتە بەرهەم. لە دوای ئەو ئێستایی کراوە کە بە ناوی ڕێفراندۆمانەکرا دۆخی ناوچە کوردستانەکە هەمی سەر لەبەری تێکچوو و ئێستاکانش پێویستە حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی بە ئامانجی بتوانێت چەند دیژانی پێک بێنن بۆ ئاسایکردنی ئەو ناوچانە. یعنی بەڕاستی خەڵک وەزێکی خراپایە، خەڵک ئیداری خراپە، ڕۆژ بە ڕۆژ تعدیب دەستی پێ کردوێتەوە دن ناوچە کشتتوکارەکانمان عەرەبەکان هاوڵەکان دێن داگیری ئەکەنەوە. پێویستە ئەمە ئەبێ لەگەڵ حکوومەتی عێراقیە کۆتایی بەم کێشانە بێنین. قەزای دووبز تایبەتمەندی هەیە لە ڕاپەڕین و ڕزگارکردنی کوردستاندا و پێشمەگە دێرینەکانی سنوورەکەش داوا لە حکوومەت هێرێم دەکەن لە بریەوان حکوومەت دۆخ و گوزەرانی خەڵک باش بکات و قەیرانی دارایی لە هەرێم نەمێنێت. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای دووبز.